100 ملیۆن دلار تەرخان کراوە بۆ بانگەشە. حیزبەکان چەندیان بۆ بانگەشەی هەڵبژاردن خەرج کردووە؟ لە 3 دەفتەرەوە دەست پێ دەکات و هەندێکیان دەگاتە 30 ملیۆن دلار. بانگەشەی هەڵبژاردنەکانی هەرێم وەک چاوەڕێ دەکرا بە گەرمی دەستی پێکرد. بازاڕ و شەقام و فولکە و شاشە و تیڤیەکانیش بە ژمارە و وێنەی سەرۆکی حیزب و کاندید و لیستەکان داپۆشراوە. بەپێی بەدواداچوونێکی تیوار کە پشتی بەستووە بە سەرجاوەی سەرجەم حیزبەکان، نزیکەی 100 ملیۆن دلار بۆ بانگەشە لەلایەن حیزبەکانەوە خەرج کراوە. لە نێویشیاندا یەکێتی زۆرترین پارەی بۆ بانگەشەی ئەم جاری هەڵبژاردن تەرخان کردووە. سەرچاوەیەکی ئاگادار لەو حیزبە دەڵێت هەر کاندیدێک نزیکەی 15 ملیۆن دیناری پێدراوە. جیالەوەی بودجەیەکی زۆریش بۆ فلێکس، تیمی بانگەشە، ڕێکلام و هاوکاری مادی خەڵک دانراوە کە بەپێی خەمڵاندنەکان نزیکەی 30 ملیۆن دلار لەلایەن یەکێتیەوە بۆ بانگەشە خەرج کراوە و سەرجەم پارەکەش لە داهاتی ئیدارەی گشتی یەکێتیە و شێخ ئەحمەدی نۆکان سەرپەرشتی دەکات. سەرچاوەکە وتیشی لە ناو کاندیدەکان جیاوازی کراوە. بۆ نمونە کاندید هەیە 60 ملیۆن دیناری بۆ خەرج کراوە. هەرچی پارتیشە، هەرچەندە زانیاریکی ورد و دەقیق دەست نەکەوت، بەڵام سەرچاوەیەک دەڵێت ئەگەر لە بودجەکەی یەکێتی زیاتر نەبێت کەمتری خەرج نەکردووە بۆ بانگەشەی هەڵبژاردن. لەلایەکی ترەوە بەپێی زانیاریەکان بزوتنەوەی گۆڕان نزیکەی 9 ملیۆن دلاری بۆ بانگەشەی ئەمجارە تەرخان کردووە کە بە قسەی سەرچاوەیەک بەشێکی بودجەکە خەرج کراوە و بەشێکی دیکەش بە بڕیارێک ڕاگیراوە. ئەوەش لە ترسی بڕیاری هەڵپەساردنی هەڵبژاردن وەک ئەگەرێکی کراوە. سەبارەت بە یەکگرتووی ئیسلامیش سەرچاوەیەک لەو حیزبە ڕاگەیاند تا ئێستا 250,000 دلاریان لە بانگەشە خەرج کردووە. وتیشی بە دڵنیاییەوە پارەی تریان پێویستە بۆ ئەوەش پشتیان بە ئابوونە و هاوکاری ئەندامانی خۆیان و پارلەمانتاران و چەند کەسایەتیکی سەرمایەداری خۆیان بەستووە. کۆمەڵی دادگەریش بەپێی زانیاریەکان 200,000 دلاری بۆ بانگەشەی هەڵبژاردن تەرخان کردووە. لەلایەکی ترەوە سەرچاوەیەکی ئاگادار لە بەرەی گەل ڕایگەیاند سەر و 2 ملیۆن دلاریان بۆ بانگەشە تەرخان کردووە. هەرچی نەوەی نوێشە زانیاریەکان باس لەوە دەکەن 700,000 دلاریان بۆ بانگەشە و ڕێکلامی ئەم جارەی هەڵبژاردن خەرج کردووە. سەبارەت بە لیست و حیزبە بچووکەکان و کاندیدە سەربەخۆکانیش بەپێی بەدواداچوونی چەندین سەرچاوە کەمترین پارە لە 3 دەفتەرەوە دەست پێ دەکات کە هاوپەیمانی سەردەمە. حیزبەکانی تریش بە ڕێژەی جیاجیا بودجەیان بۆ بانگەشە تەرخان کردووە. بەپێی قسەی سەرچاوەی کێگەتەر حیزبەکان سەرجەمیان زانیاری و داتای بودجەی بانگەشەکانیان دەشارنەوە و نیوەی ئاشکرا دەکەن. بۆیە پێشبینی دەکرێت حیزبەکان سەر و 100 ملیۆن دلاریان بۆ بانگەشە خەرج کرد بێت.